هێرشەکەی قەوارەی زاوێنی بۆ سەر دەوحەی پایتەختی قەتەر بە یەکێک لە ڕووداوە هەستیار و پڕمشتومڕەکانی ناوچەکە لێک درایەوە. بەپێی زانیاریەکان ئەمریکا کاتێک ئاگاداری هێرشکردنە سەر قەتەر بووە کە فڕۆکەکانی قاواری زاوێنی بۆ ئەنجامدانی ئەرکەکە دەرچوون. تەنها بنیامین ناتانیاهو و وەزیرە تونڕەوەکانی حکوومەتەکەی ڕازی بوون بەم هێرشە. هێزەکانی ئەمریکا و کۆشکی سپی دەڵێن لە کاتژمێری سفردا زانیاریان پێگەشتووە و دواتر قەتەریان ئاگادار کردووەتەوە. بەرپرسانی قەتەریش دەڵێن دوای هێرشەکە ئاگادار کراونەتەوە. براد کۆپەر فەرماندەی فەرماندەیی ناوەندی ئەمریکا ڕایگەیاندووە کاتێک لە ڕێگادا بووە بەرەو قاهیرەی پایتەختی میسر ئاگاداری هێرشەکە کراوە. ئەویش کۆشکی سپی ئاگادار کردووەتەوە و دواتر دۆناڵد ترەمپ ڕاستەوخۆ پەیوەندی بە ستیڤ ویتکۆف نێردەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردووە بۆ ئاگادارکردنەوەی قەتەریەکان. بەڵام هێرشەکە ئەنجام دراوە و ئاگادارکردنەوەی قەتەریش درەنگ وەختە بووە. بسم الله الرحمن الرحیم. محەممەد بن عەبدوڕەحمان سەرۆکوەزیرانی قەتەر ڕەتی کردەوە کە چەند خولەکێک پێش هێرشەکە ئاگادار کرابنەوە و ڕایگەیاند داخولەک دوای هێرشەکە لەلایەن ئەمریکیەکانەوە پێیان ڕاگەیەنراوە کە هێرشەکە لەلایەن ئیسرائیلەوە بە بڕیاری سربەخۆی ناتانیاهۆ ئەنجام دراوە. لای خۆیەوە ناتانیاهۆ ڕایگەیاند هێرشەکە پلانی خودی ئیسرائیل بووە و تەواوی بەرپرسیارەتیەکەی هەڵدەگرن. واشنگتۆن پۆست هەزاری بەرپرسێکی ئەمریکیەوە ڕایگەیاندووە ئیسرائیل پێش هێرشەکە سوپای ئەمریکای لە هەندێک پلان ئاگادار کردووەتەوە. بەڵام زانیاریەکان ناڕوون بوون و باسی ئامانج و شوێنەکانیان نەکردووە بە مەبەستی ئەنجامدانی هێرشەکە بەبێ دەستێوەردانی ئەمریکا. میدیا زایۆنیەکان باس لەوە دەکەن کە کەمترین دەستگای ئیسرائیلی بە هێرشەکە ڕازی بوون، تەنانەت موساد بەشداری نەکردووە. هەروەها تیمی دانوستانکاری ئیسرائیلی دژی هێرشەکە بوون و بە مەترسیداریان زانیوە. دوای هێرشەکەش بەرپرسانی قەتەر ڕایان گەیاند ترامپ پەیوەندی بە میری قەتەرەوە کردووە و نیگەرانی ئەمریکای دەربڕیەوە و جەختی لەوە کردوێتەوە کە هێرشی هاوشێوە دووبارە نابێتەوە. چاودێران باس لەوە دەکەن کە بە ئامانجگرتنی شاندی دانوستانکاری بزوتنەوەی حەماس کە خەریکی لێکۆڵینەوە لە پێشنیاری ئاگربەستی ئەمریکا بوون باڕوونی مەبەستی قەوارەی زەوێنی بۆ پاخستنی یەکلاکەرەوەی هەوڵەکانی دانوستانەکان ئاشکرا دەکات. هاوکات ئەنتۆنیۆ گۆتێرس سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان ئەو هێرشەی ئیدانە کرد و بە پێشێلکردنی ئاشکرای سەروەری قەتەر و یەکپارچەیی خاکی قەتەر ناوی برد. بڕیاریشا بۆ قسەکردن لەسەر هێرشەکە و لێکەوتەکانی شەوی چوارشەممە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کۆ ببێتەوە و بڕیارێک دەربکات لەگەڵ ئەوەی هەر بڕیارێکە لە ڕابردوو ئێستا و داهاتووشدا دژی قاوارەی زاوێنی بێت وەک هەمیشە لەلایەن نوێنەری هەمیشەیی ئەمریکاوە ڤیتۆ دەکرێت.